هەمومان دەزانین ئێستا هەموو چینوتۆژەکان شاشەکان بەکاردەهێنن، بەڵام هەمیشە باس لە مەترسیەکانی شاشە دەکرێت بۆ منداڵان بە تایبەتیش منداڵانی خوار 12 ساڵ کە دەوترێت و لەلایەن پسپۆڕانەوە ئەجەخت لەوە کراوەتەوە کە کێشەی کۆمەڵایەتی دەرونی ڕەفتاری بۆ منداڵ دروستەکە و کاریگەری لەسەر منداڵ دەبێت و ئەو کاریگەریانە درێژخایەنن و ئەگەر دایک و باوک پەروەردەکار نەتوانێت ئەم منداڵە ڕێک بخاتەوە یان کۆنتترۆلی بک لە بەکارهێنانی شاشەکان بێگومان ئەو زیانانە زووتر کاریگەری تێدەکات. ئێمە بۆی بزانین ئەو زیانانە چینکە بە منداڵ دەگات ئەگەر هات و شاشەی بەکارهێنا و دایک بۆک پێویستە چۆن ڕەفتار لەگەڵ منداڵا بکەن. کۆمەڵێک بابەتی گرنگ لەم تەوەرە دەخینە ڕوو کە پەیوەندی بە بەکارهێنانی شاشەکانەوە هەیە و بۆ منداڵ زۆر گرنگە بە میانداری بەڕێز سەرهەنگ ئیبراهیم چارەسەرکاری دەرونی و مامۆستای زانکۆ. مامۆستا سەرهەنگ بەخێر بی. سپاس بۆ ئامادەبوونت. بەخێر بێخوا. مامۆستا با لە پرسیارە دەست پێ بکەین، هەر بەڕاستی منداڵی خوار 12 ساڵ پێویستە شاشە بەکار بهێنە یان شاشەی هەبێ لە بەردەستە؟ دەست خۆش. با بۆ وەڵام دەینەوە جارە شاشە چییە؟ بەڵێ. شاشە ئەتوانین بڵێن هەموو ئەو ئامێرانن کە لە ڕێگەیەوە ئەتوان وێنەوە ڤیدۆ ببینین باشە کە عادەتەن ڕەبتی ئینتەرنێت دەکرێت. ئێستا تەوان تەلەڤیزیۆنش ڕەبتی ئینتەرنێت دەکرێت، جا تەلەڤیزیۆنە، مۆبایلە، ئایپادە، تابە، ئەکسبۆکسەکە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکرێت، هەموو ئەمانە شاشن. بۆی کە بزانین تەنها مۆبایل نییە شاشە. ئایا پرسیارەکەی جەنابەت ئایا پێویست ئەکات یاخود ئەبێ مناڵ بەکاری بێنێ؟ لە وەڵامەکە توانین بڵین بڵێ، بەڵام چۆن وەک کێنەوانەی بەکاری دێن. بەپێی ئەکادیمیای ئەمریکی بۆ مناڵان ئەڵێ مناڵی 0 بۆ 18 مانگ واتە تا ساڵ و نیو نابێ مۆبایل بەکار بێنێ، ینی نابێ یاخود نەکرد مۆبایل نابێ شاشە بەکار بێنێ، ینی نابێ شاشەی بدرێتە دەست تەنها مەگەر ڤیدیۆ کۆڵێک کە تەلەفۆنێکە بە کامێرا دایک و باوکی یا کەسێکی کە ئەمیش بیبینێ لە دەستی خۆیانە بێ. ئەمە تا ساڵ و نیو. لە ساڵ و نیو بۆ 2 ساڵ ئەڵێ بە ئاگاداری دایک و باوکی لەگەڵ دایک و باوکیە ئەکرێ چارەکێک بەرنمەیەکی پەروەردەی فێرکاری بەکاربێنە بۆ ڕەنگەکانە ناوی می و شتەکانە ئەکرێ یەک چارەک بەکاری بێنێ، خۆگەر بەکارینەیە تەوان باشترە. ئەمە لەوێت وەزی ئاسانکاری کردەوە پێی ڕێکخراوی کەنەدی ئەڵێ تا 2 ساڵ هەر نابێ بەریکەوێ. باشە لە 2 ساڵ بۆ 5 ساڵ ئەڵێ ڕۆژانە 1 ساعت ئەو پەڕی ساعت و 4 ساعت و نیوێک بەکاری بێنێ دووبارە بە ئاگاداری دایک و باوکاتە هەر بەرنمەیەکە شتێک سەیرەکە دایک و باوک ئاگای لێ بێ و بەرنامەی پەروەردەی و فێرکاری بێ. لە کۆتایی هەفتەکان ئەڵێ ئەتوانێ بگاتە 2 بۆ 3 ساعت ئەمیش دووبارە هەرە بێ دایک و باوک ئاگای لێ بێ. ئەنێ ئێمە شاشە نادەینە دەست مناڵ بۆی بخافڵێ، بۆ ئەیدەینێ بۆی پەروەردە بێ، واتە وەکو بەشێ لە پەروەردە بەکاری دێن، بەشێکیش لە چێژبینین و کات بەسەر بردن. ئیدی لەمە بەرەوسەر هێشتا تا 12 ساڵ ئەبێ دایک و باوک یاخود کەسێک کە سەرپەرشتیارە ئاگەی لێ بێ کە سەیری چیەکە و چەنێ بەکاری دێنەوە تا بە بەردەوامی لەژێر کۆنتترۆڵا بێ. ئەجینا بەڵێ ئەکرێ بەکاری بێنێ بە تایبەت لەسەر 2 ساڵ، بەڵام بەم پێوەڕ و ستانداردان. باشە مامۆستا سەرهەنگ، ئەو تەمەنە کە منداڵان تایدا بەکاری دەهێنن ئایا دەکرێت کاریگەری هەم جەستەی دروستکە هەم دەرونیش یان نەخێت تەنها کاریگەرە جەستەکەی وەکوی کە لەناو خەڵکدا زۆر باو دەڵێت شاشە چاوی منداڵەکە کوزەکات و تەمەڵی ئەکات و سستی ئەکات، تەنها ئەوە یان لایانی دەرونیش کاریگەری خراپ دروست ئەکات؟ بەڵێ. جا تەبان لەوانەیە کاریگەری لە سەرچاوی کەمترین زیان بێ کە خەڵکەرە مازانێ. ئەو کەمترینیانە؟ بەڵێ ئەکرێ بڵێن ئەمە کەمترین زیانە. باشە چکە چاوی لە گەشەدایە و ئەنی بەڵێ بزیانی بەرەکەیە بەرچاویشی، بەڵام کاریگەری تر هەیە. ئەتوانین کاریگەریەکان بکەینە 3 بەشەوە: کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی و جەستەیی. لە کاریگەریە دەرونیەکانی تەوان مناڵ بەر هەموو شتێکەکەوێت لە شاشە، عادەتەن ئەو شتانەی کە خراپن چێژ بەخشترن. زۆر شتێکیایە کە مناڵ چێژی لێ بینێ کە نازانێ لەوانێ چێژی لێ نەبینێ هەر بۆ سەیریکە. لێرە یەکێ لە کاریگەری دەرونیە بڵاوەکان کە عادەتەن ئێمە لە شاشەکانەوە بەرشتی ناپێویستەکەوین کە بۆ تەمەنی مناڵە ناگونجێ. جا ئایا بابەتێکی تونند و تیژیە یاخود بابەتێکی جنسیە کە تەمەن و تێگەیشتن و پێگەیشتنی مناڵە هەزمی ناکات. باشە لێرە کاریگەری دەرونیەکان لێرەوە دەست پێکە کە مناڵەکە لە حاڵەتی بینین و ڕووداوی تونند و تیژی تووشی جۆرێ لە بێهەزبوونە بێ کە پێیان دیسنسیتایزیشن، کە ئەمە
لەم شوێنەیە ئیتر مناڵەکە هەستی هاوسۆزی لە دەستدات و زۆر بە ئاسانیێنی ئەکرێ ڕووداوی گەورە گەورە بخۆڵخێنێ باشە چکە ئیتر هەستی نەماوەکەمە بنەمایەکی پەیوەندەکانە واتە هەر بینینێک لەم ڕووداوانە ئەکرێ گۆڕانکاری و گرفت لە هەستەکانی مناڵەکەیە دروستکە چکەمە لە تەمەنی پێگەیشتنایە و گۆڕان لەم هەستانەوە تا نەمانی باڵانس لەم هەستانە کێشەیەکە و ئەبێ بە دوایە بچی من لە کاریگەری دەروین تەبان شتی تر زۆرە ئەمە لە توێژینەوەکەمانە ئاماژەمان بەوە داوە کاریگەریە دەرونیەکان و جەستەیەکان چین لە کاریگەرە کورت مەودا و دوور مەوداکان باشە لە کاریگەریە کورت مەوداکان ئەگەر باز بکەین تەوان جەستەی و دەرونی بە تێکەڵی کاریگەری لە سەرچاوی هەیە ئەوەی کە خەڵک ئەیزانێ کاریگەری لەسەر سەرێشە و ئازاری شان و مل هەیە مناڵەکە تووڕادێ لەم کاریگەریانە کە کورت مەودان بەپی توێژنەوە کات تازەترین توێژنەوەی کە ئێمە گرروپێکی پرۆپسپۆڕی ئەنجاممانداوە کە دکتۆری مناڵان و دکتۆری باتنی و دکتۆری دەرونی و چارەسەرکاری دەرونی و مامۆستایی مەکتەب و هەموو ئەمانە بەیەکەوە ئیشمان دیاکەوە کە زیاتر لە 650 مناڵمان وەرگتو لە خوار تەمەنی 12 ساڵ کە پرسیارمان لە دایک و باوکان کردووە تێگەشتین کە زۆریان تقریبا ڕێژەی 180 ئەم کاریگەریە کورت مەودانێ لەسەر بووە کە گوتمانە ئازاری و ناڕەحەتی چاو و سەرێشە و شان و ملێشە و تۆڕی و ئەمانە کاریگەری دوورمەوداکانی چین داتاکانی ئەم توێژینەوە پێمان ئەڵێ کە 109 واتە تقریبا هەمووی کاریگەری دوورمەودای لەسەر بوو کە چین کاریگەری دوورمەوداکان بێتاقەتی بەردەوام وەکو جۆرە لە خەمۆکی قەلەقی دووبارە تۆڕەیی دوورە پەرێزی چیتر لەوەی خەڵکا تێکەڵ نابێت چکە ئیتر مەهارە کۆمەڵایەتەکانی بیر چوەتەوە یار ئەسان فێری نەبووە چکە تێکەڵی خەڵک نەبووە باشە لەگەڵ گۆشەگیریە جۆرێ لە وڕەگرتن و نائارامی کاتێ شاشەکە لە بەردەستیانە هەموو ئەمانە وەکو کاریگەری دوورمەودا لەسەر مناڵەکان ئەبن باشە مامۆستا هەمیشە ئەمە شتە وا باوە لە ناومانە وا بیستمانە کە ئەو منداڵانی کە بە دیار شاشەوەدا ئەنرێن تووشی ئۆتیزمە بن یان ئەوە تا تووشی دواکەوتنی قسە و تەرکیز ئەبن ئەمە کامیان ڕاستە و چ کاریگەریەکی لەسەر ئەم لایەنی منداڵ هەیە بەڵێ طبعا ئەم شتێک کە ئەڵێم مناڵ بەوەی شاشەوە تووشی ئۆتیزمە بێ ڕاستێکی زانستی نییە باشە علم بۆمان ناسەلمێنە کە مناڵ بەوەی شاشەوە تووشی ئۆتیزمە بچکە عادەتەن نەخۆشی ئۆتیزم نەخۆشیێکی پێڵەن نیورۆ دیڤلۆپمنتال واتە لە گەشەیە دروستە بێ عادەتەن مناڵ هەر لە سکیدەیەکە ئەمیتیا دەرکەوتە خۆ لە شاشە بەکار نایەنێ باشە بەڵام کاریگەری لەسەر دواکەوتنی قسە بەڵێ لەبەرەوەی کە کاتێ مناڵ سەیری شاشاکە ئەبێتە گوێگرێکی زۆر باش بەڵام نابێتە قسەکەرێکی باش ئەبێتە قسەکەرێکی خراپ چون ئەم بەس ئەبیستێ دوای ئەتوانێت دابنیشە بە باشێنی ساعاتێک گوێ لێ بگرێ ئۆکەی بەڵام توانای قسەکردنی خراپە بێ چکە قسەی نەکردووە بەرکەوتەی نەبووە ئەم بەشەی کە پێویستە بە قسەکردن علم ئەڵێ هەر شتێک بەکاری نانی ئەبووکێتەوە تۆ مناڵەدا بنێ فترەیەکی زۆر بەس سیر کات بەس ببینێ بەس گوێ بگرێ قسە نەکا ئەم بەشەی کە پێویستە بە قسەکردنەوە لە مێشکی ئینسانە ئەگرێ وردەوردە بووکێتەوە کاتە مناڵە فێری قسەکردن و شێوازی قسەکردن نەبووە قسەکردنی دواکەوێ بەڵێ ئەمەیان دروستە و زۆریش باوە باشە مامۆستا کاریگەری ئەو قۆناغی کە باسمان کەوتمان دەکرێت لە تەمەنی 2 ساڵ تاوەکو 2 ساڵ شاشیان بدرێتە دەست بە شێوازێکی ڕێکخراو کاریگەریەکان لە کام قۆناغە زیاترە لەو تەمەنەیە لە چ تەمەنێکا زیاترە و وەروەها دەکرێت بڵێن کاریگەری لەسەر کچ زیاترە یاخود لەسەر کوڕ تەمەن یاخود ڕەگەز فەرقەکات وەکو کاریگەری لەسەر کام تەمەنیان ئەکەوێتە سەر ئەوەی مناڵەکە چەند ئەم شتە وەرەگەوە سەیری چیەکە بۆ نە مناڵێکی تەمەند 2 ساڵ هەنێشتەیە سەیریشیکە لەوان هیچ لی تێنەگات و کاریگەریکی وای نەبێ بەڵام کاریگەریەکانی مانەوە بەرامبەر شاشە هەرە بن وەکو گرفتی چاو و شان و مل و سەرێشە و ئەمانە و نەمانی تەرکیزێکە لە گرفتە دوورمەوداکان کاکرێ هەمویان ئەزمموی بکەن کاتێ زۆر بەرامبەر شاشەکان ئەمێنەوە بۆیە سیری چی ئەکا وە چەند ئەمێنێتەوە ئەمە پێمان ئەڵێ کە کاریگەرێک سەر کامیان زیاترە بە پێی تەمەن ئەکرێ بگۆڕە بەڵام ئێمە لە توێژنەوەکە ئاماژەمان بەوە نەداوەکە ئەنین لەمەمان نەکۆڵەوەدۆ کە کامیان زیاتر کاریگەرە بێ بەڵام هەمویان کاریگەرە بن بە دڵنیاییەوە بەشی دوم پرسیارەکەت وتم ڕەگەز فەرقەکات لە نێوان کچ و کوڕە بەڵێ ئێمە ئەو مناڵانەی کە وەرمان گرتووە تقریبن بە هاوبەشی هەردووکیان تقریبن کاریگەری زۆریان لە سەریان ئەبێ
ئەکرێت بەپێی ئەو شتێک کە سەیرێکەکەن دووبارە بگۆڕێ عادەتەن لاوانەیەکشان سەیری کۆمەڵێک ڤیددیۆ وێنەی جیاوازتر بکەن لە کوڕان جا ئایا گەر زیاتر کۆنتێنتەکەی ناوەڕۆکەی تونند و توژی بێ بەڵە بە هەمان شێوەکرێ تووشی ئەم کاریگەری دەرونیانە بێ کە دەرونی و کۆمەڵایەتی تەوان دوورە پەرێزی کۆمەڵایەتی وە کاریگەری دەرونی بێهەست بوون و دووبارە لاساییکردنەوە کە مەش کاریگەری کۆمەڵایەتیە ئەگەر ناوەڕۆکەی تونند و توژی بێ ئەگەر بابەتی جنسی بێ بە هەمان شێوە گرفتە ئەمانەی کە بەهۆی ئەم دیمەنانە دروست بن جا کوڕ بیکە یا کچ بیکە ئەکرێ هەمان کاریگەری لەسەر دروست بێت. بامسا سەرهەنگ هەمیشە باس لە شاشە ئەکرێت لەگەڵ فێربوونە کە وەکو هۆکارێک بەکارێت بۆ فێربوون. هەر بەڕاستی دەکرێت منداڵ لە ڕێگەی شاشەوە بۆ منە فێری ئینگلیزی بێ دایک باوکەڵێ من شاشەیەمێ بۆی منداڵەکەم بتوانێت بە زمانێکی تر هەر لە منداڵی و پێشەوەی بچێتە قوتابخانە فێر ببێ یان جاری وا هەیە کە ئەچێتە قوتابخانەش سێرگەی ئەم منداڵانە زۆر تااقەتی گوێگرتنیان نییە تااقەتیان نیە لە پۆلا بمێنەوە. ئایا کاریگەری فێربوون و سێرکردنی شاشە ینی ئەم دوشتە چ ڕەبتێکی هەیە و چی کاریگەرییان لەسەرێکتر هەیە؟ طبعا ئێمە کە باس لە شاشاکەین وەکو دوژمن سەیری ناکەین باشە هیچ کاتێک ناتوانین بڵین شاشە نابێ هەبێت باشە جا هەر شاشەیەک ئەڵێن ئۆکەی ئەمە بۆ خزمەتی مرۆڤایەتی دروستکراوە تەوان و دۆستێکە ئەگەر بزانی بەکاری بێنی چکە شاشە دوجار ئامێرێکە هەنی چاو گوێ و دەمی نییە هیچ کاتێ بێت ناڵێ کە چۆن بەکارم بێنە چۆن بەکارم مێنە بۆ توی کە بڕیارە دەی چۆن بەکاری بینی بڵێ ئەکرێ ئێمە شاشەکان بەکاربین و گوتم لە تەمەنی 18 مانگ بەرەوسەر ئەکرێ چارەگێک سەیری شتێکی فێرکاری بکە کاتە بڵێ لەوێەوە ئێمە توانین بۆ فێرکاری بەکاری بین ئەمڕۆ لایەکی ئەم خەڵکی کووردە مناڵی کووردە زمانی دۆ مەزانێ لەوانێ سێمیش بزانێ زۆربەی هۆکارەکەی شاشەیە بەڵام دروستە ینی لە خوار 12 ساڵ منداڵ لە ڕێی شاشە و فێری ئینگلیزی بێ بنمونە ئۆکەی جێس مەڵامی ئەمە بدەمەوە خۆی ئەلمیان ئەڵێ ئەبێ زمانی دایک بەڕەوانی فێر بێت ئەنجا بچێتە سەر زمانی دۆم عادەتەن تا 5 ساڵیە مناڵێ لەوانەیە زووتر زمانی ڕەوان بێ یەکێ تۆزێ درەنگتر ئەمی کە زوو شاشەی و زۆر بەکارهێناوە درەنگتر زمانی دایکە ڕەوانە بێت کاتە ئەبێ درەنگتر دەستگا بە فێربوونی زمانی دۆم کاتە هەتا زمانی دایکت ڕەوانە بێت کەمە بەشێکە لە ناسنامەی ئەم کەسە نەبێت بچێتە سەر زمانی دۆم ئەگەر ئەمە ڕەوان بوو بەڵێ ئەتوانێت لە یەک کاتاڵێت تقریبا لە تەمەنی 5 ساڵی بەرەوسەر ئەکرێت لە یەک کاتە 2 زمانیش فێر بێ چکە کاتە مێشکی چالاکە و توانای هەزمکردنی زۆر باشترە. ئەی پرسیاری بەشی دوم ینی ئەگەر منداڵێک زۆر سێری شاشە بکە ئیتر تااقەتی فێربوونی کەمە بێتەوە بۆ نمونە لە خوێندندا تااقەتی گوێگرتنی لێ لە مامۆستاکەی بڵێ لەبەرەوەی کە ئەم زیاتر هۆگری شاشەیە ئیتر مێشکی وابەستە لە ئالو دەبوون درستەکە بەڵێ جۆرە لە هەچەنە ئاڵو دەبوون تا ئێستا لە ڕێبەری دەستنیشانگرنی نەخۆشە دەرونیەکان بە شاشەوە وەکو نەخۆشیێکی دیار نییە بەڵام لە توێژنەوەکان مەژەمان پێداوکە ڕێژەیەکمان دیاری کردووە کە بگاتام ڕێژەیەک و ئاڵو دەبوو کە ڕێژەی تقریبان 12ەیە بێ لەم کاتەیە کە مناڵێک وەکو ئاڵو دەبوو سەیرەگرێت تەبعاً هەنێ لە نیشانەکانی ئەوانن کە ناتوانێت بێ ئایپاد یا مۆبایلەکەی بژی کاتی لە ئێستێنی زۆر تۆڕە و ناڕەحەتە بێ بەردەوام ئەڵی شتێکی لێ بزر بۆ کاتێ لە لای نییە بێزارە بێتاقەتە چی بکەم هیچ نییە بیکەم نازانم چی بکەم چکە فیری شتێکی تر نەبوو کاتی لەگەڵا بەسەر بەرێ هەر ئایپاد مۆبایلەکەی وە لەگەڵیا فێری درۆکردن ئەبێ کە ئەو ڕێژەی کە تۆ بۆ داناوە گەر چاو دێر نەبی دوایی ناچارە ئەم ڕێژەیە بڵێ کە لەوانێ زۆر زیاتر بەکارێ نابێ بۆیە بەڵێ لە مەکتەبیش ئەم مێشکی لە شوێنێکی ترە وەیکێ وەکوتم لە گرفتە سەرەکیەکان گرفتی کەمبوونەوەی تەرکیزە کاتی تەرکیز کەمە بێتەوە تۆ ناتوانانی عادەتەن ئێستا لە هەنێ لە مەکتەبەکان دەرسەکان بۆتە سەعات و نیو دەرسە خوێنینجا دەدەقە چارەگێکەوە زەمڕە سوەرەگرێ کە مناڵ هیچ تحملی نیە خۆی و کاتە زۆر درێژە بۆ مناڵ کە دانیشێ ئەگەر مناڵەکەش هۆگری شاشەکە بوو بێ طبعاً هەر ناتوانێت چکە لە 5 دقەی یەکەمە لەوانەیە تر تەرکیزی نەمێنێ وی تااقەتی نامێنێ جێ بە خۆی ناگرێ ئەماکەوەکە خۆی مەشغوڵەکە پۆل تێکەدا زۆر باشە مامۆستا ئەگەر دایک و باوکێک ئەچە سێری ئێمە بکەن و منداڵەکان زۆر بە دیار شاشەوە بێت و کاتێکی زۆر لە سەرکردنی شاشەکاندا بە فێرۆ بدات بۆ ئەوەی دووبارە کاتی ئەم منداڵە ڕێک بخەنەوە پێویستە چی بکەنەوە کارگەری خراپیشی بۆ ئەوی لەسەر دروست نەبێت ئۆکەی پێشەوەی وەڵام یەکش بدەمەوە کە داتاکانی توێژینەوەکە سێ ڕەقەمی گرنگمان پێ دەڵێن یەکەم پێمانەڵێ 165 بەرەوسەری مناڵانی ئێمەی کورد خراپ شاشەکان بەکاردێن خراپ بەکارهێنە مەبەستمان چییە
ئەوەی کە کاتێکی زیاتر لەوەی کە پێویستە لەگەڵ یا بەسەر بن، ئەوەی کە لە بەیانیان لەگەڵ هەستانە بەکاریدێن کە ئەمە خراپە غەڵەتە، ئەوەی کە لەسەر جێگەی خۆ بەکاری دێنن، ئەوەی کە لەوانەیە هەندێشتی ناپێویست لەگەڵ تەمەنیەوان ناگونجێ سێری بکەن. بۆیە ئەڵێ ئەبێت لەژێر ڕێنمایی و سەعاتێ بۆ نەپێش کاتی خەو ئەمە لابەمە و کوڕێنمای بۆ دایک و باوکان سپارە بە پرسیارەکە. جا تەمان وەکوتمان 165 خراپ بەکاردێنە، 187 کاریگەری کورد خایەنەکانی لەسرە، 199 کاریگەری درشخانەکانی لەسەرکات. ئەمە پێمان هەڵێ بەڵێ ئەم ڕقەمانە زۆر مەترسیدارن. توژنەکە ئێوە ماوەی چەندێکی خوێند؟ تقریبا بۆ 3-4 مانگێک ئێمە داتامان کۆکردەوە لە نێوان دایک و باوکی 655 مناڵە لە کوردستانەوە لە پارێزگای هەڵابجە بە تایبەت. ئەمە ئەنجامەکانی دیکە ئەنجامی بڕاستی شۆکهێنەر و ناڕەحەتن بۆ ئێمە، چکە ڕاستی ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتی کە بە خۆمان نابچینەوە کە ئێمە شاشەمان چۆن بەکارێنەوە. سبارە بەم پرسیارە ئێمە ڕێنماییمان چی بێ بۆ دایک و باوکان؟ ئێمە ئەتوانین وەکو ڕێنمایی وەکو یارمەتیدان بۆ خۆمان وەکو دایک و باوک هەر ئەم شاشانە وەکو بەشێک لە پەروەردە بەکاربێنین، وەکو بەشێک لە هاندان، چکە ئێمە عادەتەن بۆ مناڵ پێویستمان بە هاندانە، بە شتێ هانی بدەین تا شتێکمان بۆ بکە. بۆ نمونە تا خواردنەکەی نەخوات، تا بەیانی کاستا بۆ نەدەست و دەموچای نەشە و نانەکەی نەخوا، من بۆنە لە دوای نیوڕۆیە ساعاتێک مۆبایلەکەی یا ئایپادەکەی نادەمێ، ئەکسبۆکسەکەی نادەمێ. باشە هەتا بۆ نمونە ژوورەکەی کۆنەکاتەوە و مڕەتەب نەبێ، من ئەمڕۆ پاداشتەکەی ناکەم کە ئەم کاتەی ئایپاد یا مۆبایلەکەت ئێمە وەکو هاندان ئەو ڕۆژەی کە پێویستە بەکاربێن. ئەی چۆن بتوانین لیان دوورخەینەوە؟ ئێمە بەڕاستی کە باس لە پەروەردەکەین مۆبایل و ئایپاد ینی وەکو ڕێگەیەکی ڕسمی بۆ پەروەردە دانانین، بەڵێ کرێ بەکاری بێن وگوتم، بەڵام ئێمە ئەگەر بمانێ پەروەردەکەین ئەبێ ئەمەش وەکو پەروەردە بەکاربێنین، نەک بیدەینە و ئیتر خۆی بەجێ بێڵێن. باشە ئێمە پێویستمان بەوەیە جێگرەوەمان هەبێ. باشە جێگرەوە چێ بۆ شاشەکان؟ ئەبێ دایک و باوک خۆی کە ئەمە بەکاردێنێ هەندێ یاری تەرکیز و هەندێ بەرنامەی پەروەردەی لێوە فێر بێ، دوای خۆی لەگەڵ مناڵەکە تەطبیقیکە، نەکەر لەسەر شاشکە سەیریکە. ئەبێ جێگرەوەی ترمان هەبێ وەکو یاریکردن لەگەڵ مناڵ، جا یاری تەرکیزە، یاری چێژبینینە، ئەبێ مناڵ بچێتە دەرەوە، جا ئەچێتە ئەم شوێنانێکی یاریتیاکەن، هەنێ جار ئەچێتە کۆڵان، بەڵام بە چاودێری دووبارە ئەیبێ لەگەڵ مناڵی تر تێکەڵەیەکی لە خزم و کەسە لە هەر شوێنێکە بۆ مەرجێ کە دووبارە لێش نەسنەوە سەر شاشەکە. و پێویستەکە بەڕاستی بە بەردەوامی دایک و باوکان بیر لەم کۆمەڵگە و شوێنانی کە ڕاهێنانیان تێگری خۆت دەوراتی تیا بەتایبەت لە هاوینە هەنێ دەوراتی تەرفیهی و دەوراتی هونەری بەرگرکردن لە خۆت و ئەمانە وەکو جێگرەوەی شاشە بەکاربێنن. کەواتە ئێمە وەکو دایک و باوک بەرپرسیارین لەوەی ئەم شاشەیە چۆن بەکاردێنین، چۆن ئەیدێنێ مناڵەکان و بچ ڕێگەیەک پەروەردەیانەکەین. ئەگەر پێدانی ئایپاد و مۆبایل وەکو پەروەردە بین ئەمە پەروەردە نیە. باشە مامۆستا سەرهەنگ زۆر باست لەو توێژینەوەیە کردکەوە ئەنجامتانداوە. جا ئێمە زۆربەی کات کە باس لە بابەت زانستیەکانەکەین ئەچین نمونەی توێژینەی وڵاتانێکی هێنین کە زانین خێزانەکەی جیاوازە، ژینگەی پەروەردەی ئەم منداڵە جیاوازە، هەر سیستەمی خوێندنی زۆر جار جیاوازە و ئەیهێنین لێرە باسی ئەەکەین و ئەمانەی بەسەر منداڵی کووردا تەطبیقەکەین کەمە زۆر قورسە. گرنگی ئەم جۆرە توێژینەوانە لە چیە کە لە کوردستان ئەنجام بدرێ و لەسەر منداڵانی کورد بکرێ و چ کاریگەریەکی پەروەردەی گرنگ لەسەر نەوەکانی داهاتوومان بەجێ دەهێڵێ و تا چەندێک بۆ پەروەردەی ئەمڕۆ گرنگە؟ زۆر گرنگە ئێمە لە کللتوری خۆمانە بەدوای کێشەکانە بگەڕێن، لە دڵی ناودڵی کێشەکەی میلەتەکەی بەدوای سەرچاوی کێشەکەی بگەڕی. ئێمە ئەم ئایپاد و مۆبایلەشمان هەر لە کۆمەڵگەیەکی ترەوە وەرگتووە. قسەیەکی جوانێڵێ ئێمە هەموو تەکنەلۆژیای هەر شتێکە دروستەکرێ هێنین، بەڵام کللتوری بەکارهێنانی نانین. ئەنی ئەمەی کە بۆنە فەیسبووکی دروستکردەوە باوەڕ ناکەمەنێ مناڵەکانی ئێمە فەیسبووک بەکاربێنێ، ئۆکەی کاتە ئێمە کللتورەکەمان نێنەوە بۆی کە بزانین ئایا ئەمەی کە لەناو خۆمانە هەیە کێشەکە چیەوە چۆن چارەسەرەکرێن، نەک ئێمە کۆمەڵگایەکی ئەوروپی ئەمریکی بین لەسەرێرە تەطبیقکەین بۆی ئێمە ئاستاین بە ئەنجامداین توێژنەوە یە ناخۆ توێژنەوە هەیە لەسەر ئەم بابەتە، بەڵام ئێمە هاتوێن لەناو میلەتەکە و لەناو سەرچاوی کێشەکەیە گەڕاوین کە
زیاد لە 655 دایک و باوکی مناڵمان وەرگرتووە کە لەوە تێگەیشتین کێشەکان لێرەیە ئەمن لەوانەیە ئەوەی ئێمە بەکاریدەین ئەسەن زیاتریش بە لەوەی کە وڵاتان بەکاردێن اینجا لێرە جیاوازێک دەرەکەی ئەڵێ مناڵانیش ئەو ماڵانەی کە ئەستی ئابووریان باشترە زیاتر شاشەکان بەکاردێن مەش لەوانەیە لێکدانەکەی ئەوە بێک ئەوان زیاتر دەستیان ئەگا بە شاشە و ئامێرە پێشکەوتووەکان و ئەتوانن بەشداری کۆمەڵێ یاری و شت بکەن کە بە پارەیەکە لەوانێ مناڵێکی تر نەتوانێت لەلایەکی ترەوە مناڵی گوندەکان زیاتر شاشەکان بەکاردێن لی شار ئەکرێمەش بە هۆکاریەوەی کە لەوێ کەمتر فاسیلیتی وم شتانەی کە بۆ نەشاری یاریە ئەم شتانەیە کەمتر بەردەست بێ ئەمان زیاتر بەکاردێن زۆر گرنگە ئێمە لەناو خۆمانە تێبگەین کێشەکەچێ بۆی لەناو خۆمانە حەلیکەین بۆیە ئێمە ئەمە ئەبێتە ڕێبەرێک ڕێنیشاندەرێک بۆ دایک و باوکان کە ئەمە کێشەکەیە لە ناو ماڵەکەی تۆشا هەیە تۆ کە ئێستا سەیری ئەماکەی بزانە لە ناو ماڵەکەی تۆشا هەیە کەواتە پێویستەکە بە خۆ تا بچیتەوە بە سیستەم و ڕێڕەی پەروەردە تا بچیتەوە چەندێ شاشە داتم بە مناڵەکەت وە چۆن چاودێری ئەەکەی چ ئێمە بڕاستی یاریمان هەیە زۆر خەتەرە ئەنی بیستومە کاڵی یاری هەیە مەرحلە بە مەرحلە تۆ بێ خۆتی لەگەڵ ئازار دەیت تا ئەگاتە مەرحلەی زۆر قورس باشەکە لەوێ خۆکوشتنە ئایا تۆ مناڵەکەت ئەماکات و ئاگەر لی نییە کاتە پەروەردەکەمان لەکوێیە بۆی بڵێ ئەبێ هەمومان بە خۆمانە بچینەوە بگەڕێینەوە بزانین ئەم مناڵە سێری چی کردووە و ئەبێ جگەلەوەی کە بەدیلمان هەیە ئەبێ چاودێرێکی چڕمانە بێ هەم بەرامبەری هەنی لەگەڵیان هەمیش لە ڕێگەی بەرنامەوە ئەکرێت و فامیلی لینکێک دروستکەی کە بزانانی مناڵەکە چەندێک شاشە بکاردێنێ و ئێستا بەرنامەی تر هەیە بە خۆی بۆ زیرەکی دەستکردەوە کە تۆ لە مۆبایلەکە خۆتەوە زانی مناڵەکە سێری چیەکە وە چەندێک سەیری بۆ یوتیوبی کردووە یا چیارێکی چەندێک کردووە باش ئەو توێژینەوەی لەکوێ بەردەستە هەموو کەسی توانێت بخوێنێتەوە یان ئێوە چی هەنگاوێکتان گرۆتە بەربووی کە خەڵکی سوودمەند بێت بەڵێ توێژینەوەکە بەردەستە بۆ هەموو کەسێک باشایانی لە گۆڤارێکە کە پێڵەن ئۆپن ئەکسس واتە هەموو کەسێک ئەتوانێت دەستی پێ بگا و ئێمە ئەوەی کرابێت لای خۆمانەوە کە نۆ توێژەرین بڵاومان کردوتەوە لە سوشال میدیاکان لە پیجەکانی خۆمان و داومانە بە کەناڵەکان بۆی کە وەکو هۆشیارێکی گشتی بەلایکەمەوە بگات بە زۆربەی ماڵ و تاکی کورد زۆر باشە دکتۆر منێک پرسیارمەوە مامۆستا لەو هەموو بابەتێک کە هەیە لە کۆمەلگای ئێمەدا بۆچی ئەم بابەتان هەڵبژاردووە کە بۆیە سەرتان پرسیارمان کردە بۆچی بابەتی شاشەتان هەڵبژاردووە بە تەمان توێژینەوەی دواتریش بکەن لەسەر بابەتی تایبەت بە منداڵان وە کۆمەلگای کوردی بەڵێ تەمان بۆچی و بابەتەمان هەڵبژاردووە ئێمە وەکو توێژەر ئەبێ لە کۆمەڵی بوار بخۆڵینەوە بە تایبەتیش لەبەرەوەی ئیشی ئێمە دەرونیە لە بوارە دەرونیەکان وە بۆچی شاشە بە دیاریکراوی چکە بەڕاستی ئەمڕۆ شاشە بەکارهێنانی شاشە بۆتە درمێک پەتایەکی بەربڵاو لە کۆمەڵگەکانە بە تایبەتش لە کۆمەڵگەی خۆمانە و ئەنی وەکو پێویست ئیشی لەسەر نەکراوە لە لای خۆمان و کاریگەریەکانی نەزانراوە بۆیە گرنگ بوو کە لەسەر ئەم بوارە ئیش بکەین و بدوێن بۆ دوای ئەمەش بەڵێ ئێمە هەر لەسەر ئەم توێژینەوە بەنیازن بەورتر کار لەسەر هەمان داتایە خود داتای تر بکەین کە باس لە کاریگەریە کورتمەودا و دوورمەوداکانی بکەین و بیبەستینەوە بە گۆڕاوەکانی تر وەکو ڕاگەزوم پرسیارێکت کردان چەنێ جیاوازیە بێ لە بینی ڕاگەزەکان کامیان زیاتر کاریگەرە بنوە بە دوایدا شتی تریش بڵێ زۆر باشە دەستان خۆش بەیاخوا شتێکی زۆر گرنگە بە کۆمەلگای ئێمە کا توێژینەوەی لە بابەتە نییە و خەڵکی زیاتر بە کۆمەلگای دەرەوە خۆمان بەراورد ئەکەی بەڵام ئێستا کە توێژینەوەیەک هەبێت و لەناو خۆماندا هەبێت شتێکی زۆر باشە دەستان خۆش بەیاخوا سپاس بۆ بەڕێز مامۆستا سەرهەنگی ئیبراهیم چارەسەرکاری دەرونی و مامۆستای زانکۆ کە لەم چاوەڕێ لەگەڵمانە بەسپاس مامۆستا بزانێریەکان